بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لخزمة كتاب نيابي الداء والدواء زاناي بايا برس علامة ابن القيم رضا رحمة خوالي به همو عسرانێکی شەممە لە ڕێکخراوی ژیار لە خزمەتانە ئەبین. زنجیرە وتارێک بە ناوی ئاسایشی ڕۆح دەستمان داوەتێ لە خزمەت ئەم کتێبە گەورەیە بە ئومێدی ئەوەی ئاسایش بۆ ڕۆح و دڵ و دەروونمان بێت. لەم کتێبە نازدارە هەندێک عیلاجی زۆر بەهێزی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێیە بۆ باس کردین. عیلاجە بەهێزەکان بریتیبوون لە خوێندنی قورئان، دوعاکردنی زۆر، کردەوەی ساڵح. هەر کەسی ئەم سیانەی هەبێ زۆرێک لە دەرد و گرفت و کێشەکانی چارەسەر ئەکە. دوایەتر باسی ئازار و مەینەتیەکانی گوناهکردنی کرد کە ئینسان تووشی گوناه هەبێت چ بەڵام موسیبەتی ڕووی تێ ئەکا بە درێژی ئەوانەمان باس کرد. ئەمڕۆ ئەچینە خزمەت بابەتێکی تر کە ئیبن القەیم زۆر بە درێژی باسی ئەکا. من ئەمەوێ بە پوختی لە خزمەتانە باسی بکەم پۆلێنێکی ئینسان ئەکات کام ئینسانە ئەبێتە قائید، کام ئینسانە ئەبێتە گەورە، کام ئینسانە ئەبێتە ڕابەری خەڵک. خوا جەل جەلالوهو لە قورئانە باسی ڕابەرانی دینی کردووە، ڕابەرانی خەڵکی کردووە. لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام دوو صفەتی زۆر گرنگی بۆ باس کردوون. ئەفەرمێ وەذکر عەبدەنا ئیبراهیمە وئیسحاق وەیەعقوبە ئولی الئەیدی وەلئەبصار. یادی عەبدەکانی ئێمە بکەن، ئیبراهیم عەلەیهی السەلام، ئیسحاق، یەعقوب. ئولی الئەیدی خاوەنی دەست بوون، وەلئەبصار خاوەنی چاو بوون. زانان لە تەفسیری ئەمە ئیبن القەیم ئەفەرمێ ئولی الئەیدی چییە و ئولی الئەبصار چییە؟ ئەفەرمێ ئولی الئەبصار ئەوەیە ڕۆشنایەک لە دڵی ئینسانە دروست ئەبێ، چاکە و خراپە لە یەک ئەکاتەوە. ئولی الئەیدیش خاوەن دەست کێیە؟ ئەو کەسەیە کە ئەتوانێت تەنفیزی ئەوە بکات کە دڵی ڕۆشنی ئەکاتەوە. واتە دڵی کە بڕیار ئەدا ئەو شتە باشە ئەو شتە خراپە، هێزێک لە ناخی ئەوە دروست ئەبێ، لە کردەوەی ئەوە ڕەنگ ئەداتەوە کە ئەم کەسە ئەو کردەوە باشانە جێبەجێ ئەکە. زۆر کەسەیە باشە و خراپە ئەزانێ، بەڵام لە ڕووی تەنفیزە ناتوانێت تەنفیزی بکە. کێمان هەیە لە ئینسانیەت نەزانێت درۆ خراپە؟ مناڵێکی بچووک ئەزانێت کە درۆ خراپە، کە درۆیەکە ڕەنگی تێکەچ کەوابوو ئولی الئەبصارە، چاوی ئەبینێ چاوی دڵی، بەڵام ئولی الئەیدی نییە، تەنفیزی حەقی پێ ناکرێ. هەر کەس ئەم دوو صفەتەی تیا بوو مستحقی ئەوەیە کە گەورەیەتی خاوەنداریەتی ئینسانیەکانی بدرێتە دەست. ئەویش ئەوەیە کە خاوەنی دەست و پلێکی بەهێز بۆ تەنفیزکردن و جێبەجێکردنی ئەو حەقیکەوە ئەیبینێ، بە چاوی دڵ ئەیبینێ و جیای ئەکاتەوە. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ الئیثم ما حاک فی نفسک وكرهت أن يطلع عليه الناس. قلنا أما يختوكي ضلد أدا لأنه سنقد مرتاح نيكاتك أو قلناها أكا أما بو كيه بو كسيك كا خاوني بصيرتك بقوته. قلنا إنسان كآلو دبو بقناه زور طبيعي قلناها كأقات بهج آزارك شناقا وهج ختوكي شناقا زور طبيعي بلا هر هستي شي بيناك قلناهي كردوا بو يكاتك أفرمي أولي الأيدي والأبصار ئەم دوانە پێکەوە ئەو کەسەی کە خاوەنی هێز و توانایە بۆ تەنفیزی حەق و ئەو کەسەی کە خاوەنی دڵێکی کراوەیە. ئەم کەسە صفاتی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلامی تایە و شایەنی ئەوەیە کە قیادە و سیادەی خەڵک بکە. ئەفەرمێ وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. ئەفەرمێ هەمان ئەمە بۆ ئەئیمەی مسلمانان ئەمە بەکارێت. خوا ئەفەرمێ ئیمان ئەئیمەیەکمان دروستکردن بە دوو صفەت. یەکەم سەبریان ئەکرد لە کاتی تەنفیزی حەقا، زۆر هەوڵیان ئەدا
ئارامگر بن هەتاوەکو حەقەکە جێبەجێ ئەکرێ وەکانوا بآياتنا يوقنون لە ڕووی دڵیشەوە یەقینیان هەبوو کەوابوو ئەگەر یەقینت لە دڵا بۆ دروست بوو چاوی دڵت ئەکرێتەوە ئەگەر ئارامت هەبوو تەنفیزی حەقت پێ ئەکرێ ئەگەر ئەمانەت نەبوو پێت ناکرێ بۆیش ئەفەرمێن لە سوورەی عەسڕە کاتێک ئەفەرمێ هەموو ئینسانیەت لە خەسارەتمەندیایە إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر ئەوانە بێ کە ئیمانیان هەیە و عەمەلی ساڵحەکەن ئەمە ڕۆشنایی دڵیانە تەواسی بە حەق ئەکەن حەق لە یەکتر ئاگادار ئەکەن وەسیەت ئەکەن بۆ یەکتر کەوا ئاگایان لە حەق بێ ئەفەرمێت دەعوە و بانگەواز ئەکەن کێ ئەمەی پێ ئەکرێ کەسێک کەوا وتەواصوا بالصبر کە هەمیشە یادی یەکتر بخێنەوە لەسەرەوەی سەبر و ئارام بگرین هەتاوەکو بتوانین شانمان ئەو ئەرکە قورسە هەڵگرێ کە خوا جەل جەلالوه داوێتی بەسەرمانە و پێ عەتا کردوین هەر یەکێک لە ئێمە لە حیاتی خۆیان ئەکەوێتە ناو شەڕێکی زۆر گەورەوە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ باسیەک ئەفەرمێ سبحان الله طاعت أن الطاعة تنور القلب وتجلوه وتصقله وتقويه وتثبته حتى يصير كالمرآة المجلوة في جلائها وصفائها فيمتلئ نورا أفرمي سبحان الله طاعت ضلي إنسان روشن أكاتوا منوري أكا وتجلوه وتصقله جوان جوان ڕۆشنی ئەکاتەوە حەچی تۆپ و تۆزی بەسەرەوە ناهێڵێ بەهێزی ئەکا دای ئەمەزرێنێ وەکو ئاوێنەیەکی زۆر پاک چۆنە ئەبەو شێوازەی لێک ئیتر ئەم کەسە دڵ و دەرونی پڕ ئەبێت لە نورێکی جوان ئەم نورە پەخشەکە شەیطانیەت ئەوێ ئەم نورە بکوژێنێتەوە لە دڵی ئینسانە سبحان الله تفسيري الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري سبحان الله أم آية لخزمتها أوسي كأنما باسي إنسان إيمان دارك أم نوري خوال سرزويا الله نور السماوات والأرض شون أدروشيتوا يكاد زيتها يضيء ولو لم يمسسه نار شون أم زيتا شون ئاگری بەرناکێ و هەموو دنیا خەریکە ڕۆشن ئەکاتەوە ئەوە نوری خۆیە جەل جەلالوه لە دڵی ئینسانی ئیماندارە کە ئەنەما لاشەی ئینسانی ئیماندار تاقێکە لە ناو تاقەکە دڵێک هەیە کە گڵۆپێکە ئەم گڵۆپە دا ئەگیرسێ بە نوری خوا جەل جەلالوه یا با بڵێن بە نوری قورئان کە نە شەرقیە نە غەربی نورێکی زۆر ساز نورێکی زۆر بەهێز وها ئەکا کە ئینسانی ئیماندار ئەم دڵی ئەوەندە ڕۆشن ئەبێتەوە زۆر شتی پێ ئەبینێ کە خەڵک نایبینێ يراه ما لا يراه الناظرون زۆر شت ئەبینێ کە خەڵک نایبینێ بۆیە ئێمە ئیماندار پێویستمان بە ئیشکردنە لەسەر ئەو دڵەمان کە ئەوە بەهێزیکن هەموو شەیاطین لەم نوری دڵی ئینسان ئەترسن و هەموو کاریان ئەوەیە بۆی ئەو نورەی دڵە بکوژێنەوە چونکە ئەگەر نوری دڵ کوژایەوە تەنفیزی حەقیش لە ئینسانە زۆر زەحمەت ئەبێ ناتوانێت جێبەجێکە ئەبێ بەسیرەتێک لە ناخیا هەبێ ئینجا ئەتوانێت حەق جێبەجێ بکە ئەم جەنگەی کە ئینسان تووشی ئەبێ بە ئێمە بین لە زمانی ئیبن القەیم و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەتیا بوەستین ئەفەرمێ ئینسانی ئیماندار لە جەنگێکی زۆر گەورەیە لەناو ئەم جەنگەیە پێویستی بە ئەوە هەیە کە خۆی ئامادە و تۆکمە کردبێ بۆ ئەم جەنگە گەورەیە کە ئیکات دیقەت بدەن هەموو شەیاطینی ئینس و جین هەموویان کۆبوونەتەوە بۆ پەلامەردانی ئینسانی ئیماندار هەندێکیان وحی بۆ ئەوانی تریان ئەنێرن تۆکمە هەمویان پێکەوە دەستەیەکی بەهێز ئەیانەوە ئینسان گومڕاکەن و بفەوتێن باشە ئێمە کاتێک کە ئەوە دوژمن بە دەورمانە وەستا بێ ئێمە کەوابوو هەمیشە ئەبێ ئامادە باش بین بۆ جیهادێکی زۆر گەورە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی لە جیهادی بچووک گەڕێنەوە بۆ جیهادی گەورە جیهادی نەفز طبعا ئێمە یەک کۆمەڵ دەرگا لە لاشەمانە هەیە دەرگاکانی چاو دەرگاکانی گوێ دەرگاکانی زمان دەرگاکانی داوێن و عەورەتی ئینسان دەرگاکانی دڵ و نەفسی ئینسان طبعا خەتەرترین دەرگایان دەرگای نەفس ئەگەر نمونەیەک بێنەوە بۆی زیاتر لێمان نزیک بێتەوە جاران باوکێک ئەگەر مناڵەکانی ئێوارە ئەکردە ماڵەوە دەرگای دائەخزەوە وەرە وەڵا ئیسراحەتم کرد
ئیتر کەس نە ڕەفیقیان پێگان نە دەستی خراپەیان پێکەن نە هیچ شتێک لە ماڵەوە گرمۆڵەیەکردن مناڵ و کێشەی نە ئەمە. ئەم ئێستا باوکیە دەرگا دائەخا لە کونی وایەرەکانەوە شەیاطین خۆیانەکەن بە ژوورە، شەیاطینی ئینس ناوەڵا لەو هەوایی کە یێت شەبەکاتی ئەنتەرنێت و ئەوانە خۆیەکە ماڵەکەی توێ. نفسی ئینسان بزەبت وەکو طبعا ناڕەحەتترین شت بڕینی ئەو شەبەکاتێ بە ئەنواع شێواز خۆی ئەکات. ڕۆژێ ئەڵێن وەڵا کاکە ئەوە شەبەکەیەکی فری هاتووە، ڕۆژێک هاتووە ئەڵێن کورە بەس سیمەکە بکڕێتتر هیچی تر نایە. هەمووی محاولات دەی لە تۆ وردەوە دەوات لێ ئەکەن کۆنتڕۆڵەکەن بەبێ ئێرادەی خۆت. بۆیە ئێستا باوک ئەرکی زۆر زەحمەتە. بۆیە خۆی گەوە لە قورئانە سوێن بە باوک ئەخوا سوێن بە دایک ناخوا. ئەفەرمێ وەوالدی وەما وەلد، سوێن بە باوک. خوا لە خۆڕایی نییە سوێنی بەوا، چونکە ئەرکی سەرشانی زۆر گەورە و گرانە. بەچی کۆنتڕۆڵی ماڵەکەی بکە، هەرچی ئەکە ئەوە دیوارێ لە دەوری ماڵ و مناڵی بکە بۆی دروست ناکرێ، زۆر زەحمەتە. ئەگەر بێن ئەمە تەشبیهکەین، ئەکرێ ئینسان زمانی داخە، ئەکرێ چاوی داخە، ئەکرێ گوێی داخە، ئەکرێ داوێنی پارێزێ، بەڵام نەفس ئەوە شەبەکەی ئەنتەرنێتەکەیە کاتێکەوە هێرشە بۆ هێنێ لە کونجی ماڵەوە ئەدگرێ، یەتە داخڵی جسمی تۆوە نەفس پەلامار ئەدا، دڵت مشەوەش ئەکا، نوری دڵت ئەکوژێنێتەوە. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر وریانە ڕامێنین لە مەسئلەی ئەم دوژمنە و ئەم جەنگەی کە ئێمەی تایە. معقول نییە ئێمە بچین ناو جەنگێکە و خۆمان ئامادە نەکردبێ. تەسەوورکەن دڵی ئینسان پاشایەکە دانیشتووە، حقیقەتی پێیە و حەقی پێیە و جوان و ڕۆشن. چاوەکان، گوێکان، زمان، هەموو ئەمانە جوندی ئەوەن و لەبەردەسی ئەوان دەست، قاچ، داوێن و عەورات هەمووی جوندی دڵە، دڵ بڕیار ئەدا. شەیاطینی ژیان وردە ئەم جەنگە دەست پێ ئەکەن. بەڵام چه جەنگیە؟ جەنگێ دەست پێ ئەکەن یەکەمین جار لە خەتی ئەنتەرنێتەکەەوە دەست پێ ئەکەن، لە نەفسی ئینسانەوە دەست پێ ئەکەن. سوبحان الله، یان لە نەفسی ئینسانەوە دەست پێ ئەکەن. چۆن لە نەفسی ئینسانەوە؟ سەرەتا کە یەن محاولە ئەکەن نەفسی ئینسان لە نەفسی مطمئین بگۆڕن بۆ نەفسی لەوامە، لە لەوامەشەوە بۆ نەفسی ئەمارە بیسوو. هەموو مناڵێکی بچووک کە لە دایک ئەبێ یەکەم جار نەفسێکی مطمئینەی هەیە، دڵێکی ئارام، نەفسێکی مطمئینە. بەخوا نەفسی هیچ مناڵێک، ئەها پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ مناڵەکان لەسەر فیترەت لە دایک ئەبن. نەفسی مناڵێک نییە داوای خراپەکە. من هەندێک جار مناڵەکانم بچووک بوون، ئەگەر درۆیەکیان بکردە یەکسەر ئەمزانی، هەموو جارە خۆیان لیان ئەپرسێ باوکەوە تۆ چۆن ئەزانی؟ من تەنها بە دەموچاویانە، چکە فیترەتیان لەسەر درۆ ڕانەهات بوو، ڕەنگیان ئەگۆڕا، دەموچاویان سەرەتای درۆکردنیان و یەکسەر ئەمزانی. هەندێک جار ئەیانویست فێڵکەن یەکسەر ئەمزانی، چونکە فیترەتیان لەسەر فێڵ ڕانەهات بوو. کاتێک ئەیانوی فێڵە بکەن جوان نێن ئەزانی فێڵەکان تۆکمە بکەن، یەکسەر بە ئاشکرا دەرەکەوت. تەنانەت هەندێک جار شتێکیان بشاردایەتەوە زۆر بە ئاسانی کەشفم ئەکرد. ئەیانوی باوکە تۆ چۆن ئەزانی؟ ئەهاتمەوە سێرم ئەکرد، ئەموو بزانم کێ سعی نەکردووە، ئەموو فڵان کەس سعی نەکردووە. ئەی باوکە تۆ چۆن ئەزانی؟ ئەموو کامێرەم داناوە، چۆلەکەم هەیە پێمەڵێ. طبعا ئەم مناڵە بۆ چووکە فیترەتی زۆر پاکە، ئەدنا خەلەل لە نێوچەوانەکەیە دەرەکێ. دەوەڵی هەموو مناڵێک کە لە دایک ئەوێ بە نەفسی مطمئینە لە دایکە بێ. فأبواه يهودانه أو ينصرانه، باوكو دایکەکەیەتی کە نازانن یا ئەیکەنە یەهودی یا ئەیکەنە نەسرانی، یا ئەیکەنە مەجوسی، یا ئەیکەنە شوێعی، یا ئەیکەنە عەلمانی، یا ئەیکەنە هەر شتێک. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ بچێتەوە سەر ئەو فیترەتەی خۆی، چونکە لەم جەنگەی کە لەگەڵ دوژمنەکانی ئەیکات پێویستی بەوە هەیە، پێویستی بە عیتادی زۆر بە قووەت هەیە، پێویستی بەوەیە کە نەفسی هەرچۆن بێ کۆنتڕۆڵ کات، چونکە نەفس هەڵبژێراوە بۆی جێگەی دڵ بگرێتەوە. ئەگەر شەیاطین زاڵ بوون بەسەر تۆیە، نەفس و شەهەواتی تۆ ئەکەنە پاشای لاشەی تۆ، زاڵ ئەبن بەسەرتا. بۆیە ئەبێت خۆت کۆنتڕۆڵکەی لە مەسەلەی نەفستا، عیلاجی نەفست کەی، عیلاجی زۆر بەقووەت بدەیتە نەفست، لەعەلە بتوانی لەم جەنگەیە سەرکەوتووبی. نەفس پشگیری دڵکە، نەک پێچەوانەی دڵ بجوڵێتەوە و ئەو شتێکە نەشیاوە لەگەڵ دڵە جێبەجێیکە.
ئەگەر ئێمە سەیرێکی ئینسان بکەین سبحان الله خوای گەورە زۆر لطفی لەگەڵ ئینسانە کردو ئینسانەوە جەنگێکە شەیاطین ئێمە نایان بینین دەورەشیان لێ داوین وەساویسیشمان بۆ دروستەکەن لە بەرامبەر ئەمەیە خوا جەل جەلالوهو مەلائیکەی داناوە مەلائیکە بە دەوری ئینسانە سبحان الله ئەم مەلائیکانە دیفاعێکی سەرسەخت لە ئینسانەکە له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله یەک کۆمەڵە مەلائیکە لەم جەنگا جوندی دڵی تۆن پارێزگاری لە دڵی تۆ ئەکەن پێش ئەوەی دوژمن بگاتە لاشەی تۆ ئەوان لە دوورترەوە لێ ئەدەن جەنگ وردە وردە دەست پێ ئەکات شەیطان بە سەرۆکایەتی شەیطان هێرش بۆ نەفسی تۆ ئەهێنرێ تۆ لەگەڵ شێیای تو چی ئەەکەی تۆ لە مرابەتای طبعا مرابەتە ئەفەرمێ دوو چاو ئاگریان ناگاتێ ڕەوابینن هەموو ساتێ لە ناو سەنگەر ئێشکگرن تاو ناتاوەش دیدان دەوڵن کۆساری شاعر ئەم شعرە ئەفەرمێ خوا عەفوی کە و دەرەجاتی عالیکە دوو چاو هەیە ئاگریان ناگاتێەوە فەرمایشتێکی پێغەمبەریانە صلی الله عليه و سلم تەرجەمەی کردووە ئەفەرمێ دوو چاو عینانی لەن تەمەسەهومە النار دوو چاو ئاگریان ناگاتێ هەموو کاتێ حەقبینن ڕەوابینن هەموو کاتێ کێن ئەم دوو چاوە لە ناو سەنگەر ئێشکگرن چاوێکە لە پێناوی خۆیان ئێشک ئەگرێ مرابەتە ئەکا چاوێکیش لە پێناوی خۆیان بگرێ ئەم دوو چاوە زۆر گەورن ئاگریان ناگاتێ ئاگری لاشەی ئینسان ئەکوژێنەوە ئایا مرابەتە تەنها مرابەتەیە بەرامبەر بە دوژمن ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لێرە أفرمي يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون أفرمي خواجان بو أم جنگ إيمي آماده كردو لقل شياطينا بيوتون إيمان بينن هو أوان إيمان تان هي وتصفة إيمان هالقرن آرام قرن لقل يكترى آرامي بيري يكتر بخنوا زور كان لخوتان بوي آرام قرن ورابطوا مرابطة كان إيش قرن شوتان با إيش قري الشيطان للري شوتان وزفرنين بوتان زمان تان إيش بقري للري زمان وزفرنين جوا كان تان أبي إيش بقري للري جوتان وزفرنين أجتان لخوتان ب وإن جندنا لهم الغالبون جند كان إخوا أو أنا غالب سركوتون أولئك حزب الله ألا إن حزب الله هم المفلحون حزب إخوا جروب إخوا هميشه زاڵن کە پەیوەندیان لەگەڵ خۆیان بێ جەل جەلالو ئەفەرمێ ئینسان چۆن سەبر بگرێت چۆن ئاخر ئەوە شەهەوات هەمووی هێرشێنێ وەسابیڕ ئەفەرمێ جارێک عنتەرەی عەبەسی هەبووە لە مێژووە ئەڵێ پیاوێکی پاڵەوانێکی زۆر عەزیم بوو ئەڵێ لەگەڵ لوقمانی حەکیما گەیشتنە یەک ئەڵێ لوقمانی حەکیم بە عنتەرەی عەبسی وتی باشە عنتەرە تۆ بەچی بووی بە یەکەمی هەموو جیهان لە ئازایەتیە ئەڵێ وتی ئەوە زۆر ئاسایە ئێستا پێتەڵێم هاو من پەنجە ئەخەمە دەمی تۆ گازی لێ بگرە تۆش پەنجە بخەرە دەمی من و گازی لێ ئەگرم ئەڵێ هەردووکیان تۆن گازیان ئەگر لە پەنجە یەکتری لوقمانی حەکیم هاواری لێ هەڵسا ئەڵێ وتی ئەوە چی بوو وتی من بەوە بووم بە یەکەمی هەموو جیهان ئەگەر تۆ هاوارە نەکردێ تۆزێکتر من هاوارم لێ هەڵسا بوو بەڵام خۆم گرت هەتا تۆ هاوارکەی زاڵ بووم بەسرت ئەڵێ لوقمانی حەکیم وتی ئەی تۆ چۆن بووی بە دانای جیهان وتی دەی تۆ دەست بخەرە ناو دەمەوە ئەڵێ ئەویش پەنجەی خستە ناو دەمی لوقمانی حەکیم گازێکی زۆر تونی لێگرت ئەڵێ هاوار لە عنتەرە هەستە تی عنتەرە بەمە تی ئەوە چۆن بوو تی چۆن بەبێ مقابل بەبێ ئەوەی من پەنجە بخەمە ناو دەمی تۆ پەنجە ئەخێتە دەی من دائیمە بیرەکەمەوە لەوەی کە بەبێ ئەوەی هیچ شتێ بدەمە بەرامبەرەکەم شتەکان لە بەرامبەرەکەم وەرگرم ئەو بەوە بوومەتە دانای جیهان بە سەبرگرتنی زۆر خۆم گرتووە هەتاوەکو بەرامبەرەکەم قەناعەت پێ بکەم بێتە سەر ڕەیەکەی من فکرەکەی من بەوە بووم بە دانای هەموو جیهان مصابرە زۆر گرنگە مصابرە ئەوەیە خۆدەگری هەتاوەکو زاڵەبی ابن القیم مقالەیەکی زۆر جوانی هەیە مقالێک لە شوێنێکە ئەفەرمێ جاری وا هەیە ئینسان خەریکی عەبدایەتێک ئەبێ هەموویەکی ئەمێنە بگاتە نەفسی مطمئینە کەچی مەیوس ئەبێ لە خۆی تێکەدا ئەگەڕێتە دووە جاری وا هەیە کەمێکی ماوە ئێستا تۆزێکتر ئەجەلە بۆ ئەو کەسە ئیتر لە ئەخیر لە حەزاتایە کەچی پشتێنی لێ ئەکاتەوە پشتی سەرد ئەبێتەوە لە تاعەت و عەبدایەتی بۆی ئەفەرمێ مصابرە لە ئینسانە زۆر گرنگە سەبر بگرە
مصابرەش بکە، یعنی خۆت بگرە هەتاوەکو زاڵە بی. دوای ئەمەش وەرە مڕابەتە بکە هەموو ئەو شوێنانەی کەوا لاشت پێویستی پێێتی شەیطان زەفەرە بۆ نێن هەموو شوێنانە بگرە. ئەگەر ئێستا خلافەتی حەقیقی مسلمانان هەبێت، سنووری مسلمانان هەر کەس بیپارێزێ، گەورەترین ئەجری هەیە لای خوا جەل جەلالوه. یعنی سبحان الله بە ئەندازەی مشتێک چەندێکە مڕابەتەکە لە ئەوەندە خاکە بەهەشت بۆ تۆی، لەناو بەهەشتە. یعنی سبحان الله بە ئەندازەی قامچێکە چەندێکە ئەوەندە خاکی مسلمانان و پارێزە، تۆ لەناو بەهەشتە. مەسەلەی مڕابەتە بابەتێکی زۆر گەورەیە. لە خلافەتێکی ئیسلامیە چۆن مڕابەتە ئەەکەیت و پارێزگاری لێ ئەەکەیت؟ لە گۆڤاری حێڕا بابەتێکی جوان نووسراوە ئاخر جنود العوثمانیین، ئەخیر جوندی عوسمانیەکان. ئەڵێ پیاوێک هەبوو یەکێک لە سحوفیەکان ئەڵێ کە ئەڕۆشتم سێرم ئەکرد بە جلی کۆنی دەوڵەتی عوسمانیەوە بە شمشێرێکە وەساوە لە پەنای قودسە. ئەڵێ منیش زۆر سێر و بەلاوە، باشە بەم جلانەوە چی ئەکات؟ تۆ بڵێ مە هەیکەل بێ دانرابێ بۆ جوانی دانرابێ. ئەڵێ چوومە لای قسەم لەگەڵا کرد، سێرەکەم پیاوە بە تورکیەکی زۆر باش قسەکە، تورکی قەدیم. ئەڵێ وتم ئەوە تۆ چی ئەەکەی لێرە؟ وتی من لە فێرقەی فڵانم قائد فڵان پێوتم ئەم سووسە بپارێزم. ئەی پارێزم. ئەڵێتم کورە قائد فڵانی چی؟ کورە خۆ خلافەتی ئیسلامی نەما، دەوڵەتی عوسمانی ڕووخا، کورە هیچ نەما. ئەوە تۆ چی ئەەکەی لێرە ئێستا؟ ئەوە 21 ساڵە تی من شوێنی خۆم بەرنادەم، ئەمرم پێکراوە ئەلەم شوێنان پارێزگاری ئێرە ئەەکەم. کورە شمشێر نەما، کورە دنیا بوو بە تفەنگ، تی من ئیشی خۆم بەرنادەم، ئیشی خۆم لێرە جێبەجێ ئەەکەم. ئەڵێ هەندێک قسەم لەگەڵا کرد، سێرەکەم ئەمە ئەخیر مڕابطی دەوڵەتی ئیسلامیە کە هێشتا وەستاوە ئەو شوێنەی خۆی پارێزگاری لێک. ئەڵێ وتم زانم پارێزگاری ئەم کەسە چییە لەم شوێنە؟ ئەڵێ کە سێرم کرد ئەو سنوورە بچووکەی کە بۆ ئەو دانرابوونە هێرش هیچ یەهودیەک بچێتە ناوی، تۆسقاڵێکی بۆ دان، ئەو تۆسقاڵەی پارێزگاری لێ ئەکرد شوێنی خۆی. دوای ئەوەندە ساڵ لە شوێنی خۆیان مڕابەتەی خۆیەکە. ئەم مسابەرەیە کە باسی ئەەکەم، ئەم خۆتدان بە خۆی داگرتنەیە، ئینسان خۆی بگرێ هەتاوەکو زاڵەوە بەسەر دژمنەکەیە. خۆ ئەم کەسە وەفاتی کردو و کۆتایی پێ هاتووە و دەوڵەتەکەشی ڕۆشتووە و خلافەتەکەشی ڕۆشتووە، بەڵام لە شوێنی خۆیان یەک سانی ئامادە نەبووە ئەو ئەمرەی پێی دراوە، ئەگەرچی گەورەکەی کوژراوە و نەماوە و فێرقەکەی هیچی بەسەر هیچەوە نەماوە، ئەم شوێنی خۆی هەر بەرنەداوە. ئەمە ئەو مسابەرە و مڕابەتەیە کە ابن القیم پێمان بڵێ کاکە لەگەڵ نەفسی خۆتە ئەم مڕابەتە بکە. ئەو چاوانەت محاولەکە بپارێزە هەتاوەکو ئەگەیتە نەتیجە. زمانت، گوێکانت. ئینسان سبحان الله شەیطان زۆر عەجیب زەفەری پێ ئەهێنێت، تووشی گوناهی ئەکا، بەڵام ئەبێ بکڕێتەوە زۆر بە وریایی، هەوڵ بدا، خۆی مانووکە، خۆی عەزیەت بدا، هەتا لەعەل شوێنی خۆی ئەگرێ، هەتاوەکو ئەتوانێ ئەو هەنگاوە بنێ کە مەئمولێتی. جاری وایە ئینسان زۆر نزیکە بێتەوە لە ڕەحمی خوا، کەچی پشتێنی لێکاتەوە خۆی دوورە خاتەوە لە ڕەحمی خوا جەل جەلالوه. بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە مڕابەتەیەکی زۆر باشکەین، ڕیباتکەین، ئێشگریکەین لە پێناوی خوایە جەل جەلالوه. شەو ڕۆژمان خەریکی ئێشگری بین، پارێزگاری لە خۆمان بکەین. ئەم پارێزگاریە لە خۆ زۆر گرنگە. ئەگەر تووشی هەڵە هاتی، چاوت هەڵەی کرد، پارێزگار بە لەسەری محاسبەی کە لێ پێچەرەوە چۆن ئەو هەڵەیەت کرد، تەوبە بکە، ئیستیغفار کە، بگەڕێ و لای خوا. زمانت هەڵە ئەکا، گوێت هەڵە ئەکا، تەبیعی بگەڕێ و لای خوا، تەوبە بکە، پەشیمان بەرەوە. حاڵەتێکی ئاساییە لە ئینسانە گوناهکات، بەڵام ئاسایی نییە بەسەر گوناها بڕوات و گوێ نەداتێ، دڵی وابزانێ هیچ گوناهێکی نەکردو، ئەمە ئاسایی نییە لە ئینسانە. بۆیە ئەو کەسە دۆڕاوە لە جەنگەکە کە هەست و ئێشی نەماوە، هەستی ئێشگریتیان نەماوە. هەر یەکێک لە ئێمە ئەبێ خۆمان بپارێزین لە شەیطان، نەبادا بێت لەسەر کورسی دڵمان دابنیشێ، ئەو کاتە زاڵە بێ بەسەرمانە. ئەبێ گوێکانمان لەوێ هێرشی شەیطانێ بیپارێزین. والله شەیطان، شەیاطینی ئینس و جین هەوڵ ئەدەن ئەم گوێنەت پڕکەن لە باتیل. ئەسێری بەس سێری تەلەڤیزیۆن و کەناڵی ئەعلامی بکە، با بڵێم هەموو کەناڵی ئەعلامەکان بیسرا و بێنرا و هەمووی دیقەت بدە چی درۆ چی باتڵێک ئەخەنە مێشکی تۆ و زیهنی تۆ. بزانە شەیاطین چۆن هاوکاریانەکەن بۆ باتیلەکەی خۆیان بڵاوکەنەوە. ئەی تۆ چۆن گوێت ئەپارێزی لەمانە، چۆن چاوت ئەپارێزی، تۆغەری چاو،
چۆن دەستەکان دەپارێزی، چۆن دەم و زمان هەوڵ ئەدەی کە بیپارێزی، چونکە زمان بەریدێکی زۆر گەورەیە. لەو ڕێوە شەیاطین زۆر بە ئاسانی ئەتوان بەسەر ئینسان ئازاڵ ببن. وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا. شياطين همو پیغمبران عليهم الصلاة والسلام دجمنيان هبوا، شياطين إنس وجن دجمنيان بوا، شياطين إنس وجن همو هاوكاري يكتربون زخرف القول غرورا. هما نزاين زخرفة جوانا أو قسيك إذن بجوة آوى جواني أكن. لو تارك باسي جنگي وشكانم كردوه كبردوام لقل مسلمان جنگي وشكراوه، هل الشيطان وجنگي وشدسي بيكردوه تا أخير زمان بردوامي أبي. استا اگر بچینەوە سەرەتاکان شەیطان چی بە ئادەم ئەڵێت؟ یعنی ئەوێ چۆن بیخەڵەتێنێ؟ ئەڵێ هەل ئەدلوکە عەلا شەجەرەتی الخولد، خۆ ناڵێت داری گەنمێکە بەمێ بیخۆیتەوە بیخۆیت، ئەڵێ ئایا داری بەردەوامی و هەمیشەیی و هەتایت پیشان بدەم؟ وملکی لا یەفنا، مڵکێکە پیشان بم کە حیش کاتێکت تەواو نابێ. ئەم کەلیماتە بەڕاق و جوانانە بەکارەهێنێ. ئاسێری ئەمڕۆکن بزان کەلیمات چۆن جوانەکرێ. سۆز کەلیمەیەکی زۆر جوانە. تەمان سۆز ئەکرێ بە دایکێک بوترێ خاوەنی سۆزە بۆ مناڵەکی، ئەکرێ بە کەسێکی خواناز بوترێ خاوەنی سۆزە لەگەڵ چیە؟ لەگەڵ خوای میهرەبانی خۆی و لەگەڵ پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام. سۆز لە خوارەوە بۆ سەرەوە، ڕوا لە سەرەوە بۆ خوارەوە ڕوا. سۆز کەلیمەیەکی زۆر جوانە، ئەکرێ بە دوو هاوسەر کە بۆ یەکتر ئەتوێنەوە هەموو معانیەکانی جوانیان تایە بوترێ سۆزداری ئەکەن. ئەمان دەی ئەمڕۆ وشەی سۆز هەوڵ ئەدرێت لە زمانی کوردیا بەکار بێنرێەوە لە شفرۆشی. ئافرەتە لە شفرۆشەکان پیاوتێ سۆزیارەکان. بزانە کەلیمەکە چەند بەڕاق و جوان ئەکرێ بۆی سەرنجی خەڵکی بۆ ڕابێکێشت. مادە هۆشبەرەکان کە هۆشی ئینسان ئەبن پیان ئەوترێن مادە ڕۆحیەکان، ئەوانەی کە ڕۆحی ئینسان ئاسوودە ئەکەن. کەلیماتەکان لە جێی خۆیان جەنگی کەلیمات زۆر گەورەیە. بۆیە زخرف القول غرورا، محاولە ئەکەن کەلیمەیەک بدەن بە گوێی تۆیە سەرنجی تۆ ڕابکێشێ، بتبە بەرەو خراپەکە بە خۆت نازانی. هەموو شەکان بەو شێوازێ. دیقەت بدە ئەو پەڕی درۆکردن پێوترێ بە سیاسەتێکی زۆر حەکیمانەی پێوترێ. یعنی تەسەوور کە ئێستا ئەگەر بڵێم بەشێکی زۆر سەرەکی لە سیاسەت بریتێ لە درۆ چەند ناشرینە، بەڵام ناوی سیاسەتی لێنراوە. ئەگەر چی سیاسەت خۆی ناوەکەی زۆر مرتبە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ كان بنو إسرائيل يسوسهم الأنبياء. بنو إسرائيل كي سياسة داري بو أكردن پیغمبران عليهم الصلاة والسلام. كلمة كخوي زور جوانا، يعني بردن بريوي خلق بشيواك زيك عادلانه و جيبا جيكرني عدالتي خوالة سرزوية بيوتي السياسة. بلام سير كلمة كلا شيء بكاريه ويلي هاتو يسمى خوما قزما للسياسة تبعته. خوما بلان فلان كالسياسي الله برا روشن دروزنا ويتزين من أو ندرو كرا ولا السياسة. أما جنجي كلماته كشياطين محاولة كان زخرف القول غرورا، بهوي أم جواني كلماتنا وإنسان توشي غرائي أكن أي فوتينا زمان الشيطان سوين أخوال بردم خوايا ما دام من يقوم راكد ولا أقعدن لهم صراطك المستقيم ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين. خوايا قسم بعزتي تو شيطان الله لسرق راسك ودانش لصراطي مستقيم خوا شيطان لسري دانش انجا لبيشوا لباشوا لراستوا لچپوا پلاماري انسان كان ادم ولا تجد اكثرهم شاكرين. زورق لانسان كان نابني كشكري توب كان شكران بجري تو ناكن. والله نعمتي خوا جل جلاله انسان شور سري لسجدابه تصورناك أمهم نعمة جواني خوا جل جلاله كبسري ويتي شون پاداش بدات، يعني شي بڵێ بە خوا جل جلاله چۆن سوپاسی بکە. دەی شەیطان وا لێ ئەکە نەتوانی سوپاسی خوا بکەی جل جلاله. سیرکەن ئینسان جاری وایە بە شتێکی زۆر بەسیط دۆستێک کارەبایی ملی تێک چووە، هەموو جارێ
ڕاشەیەکە هەموو لاشەیەکەوێتە جوڵەیەک تەنها تۆزە کارەبایی ملی تێکچوو کەسێکی تر یەک دەماری بچووکی لە کار کەوتووە ئەم پێڵی چاوی بەرز نابێت کەسێکی پیریەوە وەڵاهی کارەبایاتی لاشەی زۆر لە جێگەی خۆیان نییە وەکو جاران ئیش ناکە کارەباکەی وەکو کارەباکە حکومەتی هەرێم باشە زۆر ئیش ناکە هەموو گیانی ئەلەرزێ سبحان الله یەک خەلەل شتێکی بچووک لە ئینسانە ئێمە هەست ناکەین تەسەوورکەن ئەم هەموو دەمارانە بە لاشەی ئینسانە ڕۆشتون یەک دەمار نییە بێکار بێ جاریوە یەک دەماری بچووک عەتەڵێکی زۆر گەورە لە لاشەی ئینسانە دروستە وەختی خۆی دەیانوو یاخوا کەس سیارەی عەقڵی پێ نەبێ خەلەلێکی تێکە خەلەلەکەوێتە هەمووی بەخوا ئینسانیش ئاوایە لە شوێنێکی زۆر بەسیتەوە سێرەکەی خەتەرێکی زۆر گەورە لە ئینسانە دروستە بێ ئەچی دانێک بکێشی پێتەڵێن ئەڵێن کاکە دانەکە گەر ئیلتیهابی هەبێ نایکێشی کوراخر دانم بۆ ناکێشی کاکە قەینە ئێرشی هەیە نەمەدام ئیلتیهابی جارە دانەکە نایە بکێشی جارە عیلاج خۆ تا ئیلتیهاب نەمێنێ کورە دکتۆر قەینە لەسەر حسابی خۆم دانەکە ڕاکێش نە چونکە ئەگەر دانەکە دەربێنم احتیمالە دڵە تووشی ئیلتیهاب بێ پەڕی دڵێ کورە دڵ لەکوێ دان لەکوێ ئەی هاوار نا احتیمال لە کاتی ڕاکێشانەکە لە مولولەیەکی باریکی ناودانتەوە ڕێک ئەم ئیلتیهاباتە ئەچێتە ناو دڵت اینجا دڵە تووشی ئیلتیهاباتە بێ بۆیە نابێ بە هیچ شێوازە دانەکە بکێشتێ ئەبێت چاوەڕێکن هیچ چارمان نییە هەتا ئیلتیهاباتی دان نامێنێ اینجا زۆر شتی تر ئافرەتێکم بینی جارێک دانی کێشا بوو هەموو لاشەی لە کار کەوتو بە دان کێشانێکی بەسیط کاکە ئەم چی بۆ هۆکارەکەی وتیان کورە ماوەسەوە چەند ساڵە لێ قەوماوە ئەخە چۆن چەند ساڵە یان هیچ شوێنێکی هیچ ملیشی نەئەجوڵان تەنها چاو دەم و ئەوانەی ئەجوڵان نانەکرد بە دەمیەوە هیچ شتێک بەس پێم بڵامە چی هۆکارەکەی نەیانوت چی بووە وەڵام ماوەسە کە ڕایان کێشاوە دەمارێ قرتاوە ئەو دەمارە زۆر ڕەبتی بە هەموو لاشەی ئینسانەوەی بە عەسابی ئینسانەوەی عەسابەکەی هەموو لە کار کەوتون تەواو لە ئیش کەوتون شتێکی بەسیط لە ئینسانە دەی وەرە ئینسان نەتوانی شکرانەی خوا بکەیت دەی شەیاطین لە هەموو لاکانەوە هێرشە بۆ هێنن تەنها بۆ ئەوەی شاکیر نەبی سوپاسگوزار نەبی بۆی زمانت نەتوانێت شکرکە لە فەرمایشتێکا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێن ئەڵێ الشەیطان إن الشيطان قد قعد لابن آدم بطرقه كلها كرة الشيطان بهرچی ڕێگایە کە ئینسان بۆی ئەڕوا شەیطان لەسەر ڕێگاکەی دانیشتووە ئەیە مسلمان بێ ئەڵێ کورە نەکەی مسلمان بێ ئاگاو لێ بێ کورە دینی باو با پیرەواز لێ نەهێنی کابرا گوێ نایەتێ مسلمانە بێ کورە نەکەی هیجرەتکەی چۆن وڵاتی شیرینی خۆ بەجێهێڵی هیجرەت ئەکا کورە نەکەی جیهادکەی کورە خۆت ئەکوژری کورە خێزانە بێەوە ژنەکەوێ کورە ماڵ و سەر سامان هەمووی ئەبێتە وەرەسە تەوزیعەکرێ ئەتەوێ حەجکەی ناهێڵێ ئەتەوێ سەدەقەکەی ناهێڵێ ئەتەوێ قورئان بخوێنی ناهێڵێ ئەتەوێ نوێژی بەیانی لە کاتی خۆیان بکەی ناهێڵێ هەرچی محاولاتی ئەدگرێ ناهێڵێ ڕێگەت نادا لأقعدن شيطان فبعزتك لأغوينهم أجمعين لآياتك قسم بعزتي تو همويا للري لا أدم لآياتك ترى ما دام من يقوم راكد ولا سرق كيان دا أنيشم طريقي حق إسلام لسريدانش بو هر خير بروي الشيطان يورد لي بقري تولى جنقاي ألم جنقا أبي خود بهيسكي همو كونو كالبركان بقري بو بتواني زال بتو وسر خوتا إما إيمان دار دوو جوندی لە جوندەکانی شێطان هەیە کۆتا قسەمە بێ ئاگامان لێ بێ ڕایان گرین ئەگەر نازاڵە بن بەسەرمانە شەهەوات و تووڕەی ئەم دوو جوندیە لە جوندەکانی شەیاطین زۆر بە عەجیبی هێرشێن بۆ ئینسان کۆمەڵی جوندی شێطان هەیە بەس ئینسان تووشی غەفڵەتەکەن کۆمەڵێکیان بەس تووشی شەهەواتیەکەن ئەم دوو دانەیە تۆ بێ ئاگات لێ بێ قەت غافڵ نەبی لە خوا ئەی دڵ قەت غافڵ مەبە لە خوا هەموو کاتی ئاگات لە خوا بێ پەیوەندی لەگەڵ ئەوە ببەسە لەو کاتەشا کە تووشی هەڵەیەک ئەبی هەر پەیوەندی لەگەڵا نەپچڕێنی ئاگات لە خوا بێ تووشی غەفڵەت نەبی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە دوعاکانە اللهم إني أعوذ بك من الغفلة والشهوة خوایە پەنا ئەگرم بە تۆ لە غەفڵەت لە شەهوەت ئەم دوانە زۆر خەتەرن جوندی زۆر بەهێزی شەیطانن هێزی بەهێزی شێطان لەو دوانەوە سەرچاوە ئەگرێ کە ئینسان غافڵ بوو لە خوا ئیتر هەر گوناهی هاتە ڕێی گوێ ناداتە ئیکە کە شەهواتیش زاڵ بوو بەسەریا خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێ بۆیە هەمیشە غەفڵەت لەگەڵ شەهەواتە پێکەوە تێکەڵن
لغفلتها توشي الشهوة بي للشهوة توشي غفلتها بي بوي دائما أمدو دعاء إنسان بيك وبكا خويا بنام بدي للشهوات ولا غفلت الشيطان قالت همو إنسان كان لدور وبا أساني أقرب رقاي توريان لقر رقاي الشهوات يعني. إنسان شنك زوتو ربي أو نلا الشهوات لاوازن بوي دائما إنسان أبي هول بدا كنترولي توري خوي بك زور خوي هي من كاتوا چونك لكاتي توربونا يكسر شيطان زفر بيانا وأكويتنا وغفلته وشنك زو تورببي أوازو للشهواتاتي أكوي قاتل أكويتنا وشهواته بوي كسي مسلمان أبي زور هوشيار بي لو دو في الله شيطان على الشيطان ريان لي بقرن لأو لنويج لذكر لكاتي توريا هتاوكو أيان فوتينين چونك دزنوش قرتن چل الشهواتا چل كاتي توريا هي من دأكاتو أقري شيطان أكو جنته ولا دلطة لنفستا لروحتا هي واشد أكاتو نويش كردن ذكري خوا يادي خوا لكردواري خوا ما نشتك هي زور شيرينة كاتي خلق خريكة تورا ابن ليكتري على كل الصلوات اللي بدن أو كلمة زور قورية يا تخصنويك زور قورية كتير يعني ذكري خوا كان بوي نجاة من الشر الشيطان ولا توري بوي إنسان إيمان دار أبي أقايل هيرشكاني شيطان بأمل جنجي زور قورين بخوا أبي تشاومان تيركين بهيسكين بخنوي قرآن بخنوي كتابي باش بسير كرني حلال بباراسني لحرام أبي زمان من بذكري خوا جل جلاله ترو باراوكن بهيزي كين أما حرسي كي زور قوري زمان أبي جوكان من بارزراوكين أبي ضل من بارزراوكين أبي دسوقات كان من بارزراوكين أبي النفس من كنترول كين إن جاء أتوانين لم جنجايا براء بين وزال بين بسر شيطان قوم شيطان لشياطين إنس الجن خوايجان إما عبداني كي قناه بار هاتوين تبردم قابيتو بأميدي أوي بتواني لم زمني فتنة وفساد وشبهات وشهواتيا كم يقلن قرب الروح كان من بقرينو أسايشي كان بركوي دي خوايجان أسايشي خود بسر روح ودرون منا ببارنا أسايشي خود بسر مال ومنال منا ببارنا أسايشي خود بسر جيان منا ببارنا تو قوري خود أسايشي خود بسر قوركان منا ببارنا خوايجان لكاتي زندوبنا ومنا أسايشي خود بسر منا ببارنا لو كاتي پروردگارا بلقاي تو شادبين بلقاي پیغمبريان صلى الله عليه وآله وسلم شادبين أسايشي خود بسر منا ببارنا خوايجان امي گناه باري خجالت بار هانا بولاي تو اهينين لگناه كان من ببورا گناه لمو پیش کردو من عفو من که گناه لمو دعائی کین پروردگارا فري توبه ناکوین عفو من که پروردگارا ارشاد من که بو توبه ارشاد من که بو نزيكي لخوت يا اكرم الاكرمين يا ربي خوايجان بسر دجمنا كان من الظالمان که بسر شياطين انس وجن الظالمان که پروردگارا داوال ليكين بقوري خول لوسوسي شيطان بمن باريزا پروردگارا لخطوكي شيطان بمن باريزا پروردگارا لبردمان لپشتمان للاي راسمان للاي چپمان لسرمان لخوارمان بمن باريزا لشياطين يا اكرم الاكرمين يا ربي خوي بمن باريزا لشاوي بيس خوي بمن باريزا لدلي بيس پروردگارا داوال ليكين بقوري خود رحم وكرم خود بسرمانا ببارن عفو خود بسرمانا ببارنا بمن جرى لو عبداني كتوليان راضي أبي يا أكرم الأكرمين خوي لمن راضيبة خوي لمن راضيبة پروردگارا لمن راضيبة يا ربي خوي جان عاقبة من برخيرك يا أكرم الأكرمين لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشاية مان ونبي خوي جان أم عبدانيتو كومالي قرفتيان هي پروردگارا بخوا سجدة نابن بوتو نبي دسي دعاء برزنا كان أو بوتو نبي ركوع نابن بوتو نبي يا ربي خويا داول لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت هر قرفتو كشيكان هي پروردگارا بو من شار سرك يا أكرم الأكرمين پروردگارا أو من كبحال مال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالكاني صالحك أو من قرفتي كي بوي شار سرك أو من قرزار قرزي سرشاني سوك پروردگارا او من نخوش شفای بو بنيره يا أكرم الأكرمين خويا او من قرفتي كي بوي شار سرك يا أكرم الأكرمين يا ربي خويا عاقبة من خيرك خويا عاقبة من خيرك خويا عاقبة من خيرك خويا كوتاو شي جيان من بكر لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وآله وسلم
يا ربي خواي جان داوال لي أكين رزقي حلال من زيادك أو أن حلال من بدري محتاجي حرام من مكة يا أكرم الأكرمين خواي بازار كان من بر رزقي حلالك يا أكرم الأكرمين خواي بازار كان من بر رزقي حلالك يا أكرم الأكرمين بزي بسر من بارنا يا أكرم الأكرمين لما نخوش بيا أكرم الأكرمين خواي إما زمان من كل دعايا دعاء كين بزماني بيغمريان صلى الله عليه وآله وسلم يا ربي خواي جان أو خوشويستمان لە هەموو ژیانیا هەر دوعایەکی کردو هەر داوایەکی لێ کردووی خوایە ئێمەش داوات لێ ئەکەین پەروەردگارە و پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین هەر خراپەیەک پەروەردگارە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی لە هەموو حیاتی خۆیە لە هەموو ژیانی خۆیە ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ وا نەفسی خۆمان وا ڕۆحی خۆمان وخزان ومنال وهاوسرمان پروردگارا وأولادمان أحفادمان وباوكو دايكمان خشكو برامان خزمو كسمان رفيقو هاولو دوسمان ما مسوق تابيمان همو سپاردەی تۆ کرد يا أكرم الأكرمين خواي جان لەم شوێنە مبارەکەوە پەروەردگارە داوا لە تۆ ئەکەین ئیلاهی بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی نمەی بارانی باری و بە ئەندازی گیای وشک بوو بە ئەندازی گیای سەوز بوو بە ئەندازی جوانیەکان بە ئەندازەی هەسارەکان بە ئەندازەی هەناسەی مەخلوقات پەروەردگارە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێی بگەێنە خوای گیان سڵاوی مەجلیسەکەی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى